ڕاستی ئەو بابەتە بۆدێکی ئایدۆلۆژی بۆدێکی با بڵین سایکۆلۆجی و هەروەها بۆدێکی زۆر سۆسیۆلۆجیشی هەیە. هەڵبەت من لێرەیە بە زۆر بە خێرایی ئەتوانم تەنیا تشکێک بخەمە سەر ئەو بابەتە وەکو ژنێک و خۆشم بە قەرزاربارە زانم ئەگەر مافی خۆی نێمێ چونکە ئامادەکاریکی زۆریەوێت و ئەم چاوت پێکەوتنە بە ئەمانەتەوە لە پڕها. بەڕاستی جێگەی داخات جێگەی داخێکی زۆر گەورەیە کە تۆ دەستگیرکردنی چەند ژنێک بە بیان و یاخود بە بەهانەی ئەوەی کە تۆ چووی پشگیری لە نەتەوەیەکی بەشێکی تر لە نەتەوەکەی خۆت یاخود لە بەشێکی تر لە وڵاتەکەی خۆت ئەەکەیت کە هەمومان ئەزانین ئەو بەشەی ئێمە تا ئێستاش بریندارە لە هەموو ڕوویەکەوە پێویستیان بە پشگیریە لە هەموو ڕوویەکەوە پێویستیان بە پاڵپشتیە جا چجا ئەگەر پیاو بێ خۆت ژن بێ بەڵام ژنەکانمان زیاتر پێویستیان لە شنگالا بە پشگیری هەیە چونکە بەڕاستی ئەو کارە ساتێکە بەسەر ژنی کوردی شنگالا هات کارە ساتێکە نەک هەر کوردستان هەموو جیهان بۆی گریاوە تا ئێستاش بەدیدی من مافی خۆیانیان وەرنەگرتووە تا ئێستاش ژێردەستەی ئەو چەساندنەوە و ئەو بە دیلگرتنن تا ئێستاش ئەناڵێنن بەدەست زامی ونبوونی مناڵ و زامی ونبوونی شوناس و زامی ونبوونی خێزان و زامی ونبوونی کەسێتی خۆیان. بەڕاستی جۆرێکی تر بوو لە ئەنفال کە بەداخەوە بەسەر کوردی ئەو ناوچەیە هات. ئەنفالێ بە بەرچاوی هەموو جیهانە یعنی گەڕاینەوە بۆ ئەو سەردەمانی کە 1400 ساڵ لەمە و پێش 1500 ساڵ لەمە و پێش یاسای سەبی هەیە لە مێژووە سەبی بریتیە لە گرتن و کڕین و مامەڵەی بازرگانی کردن بە ژنانی نەتەوەیەک یاخود میلەتێکەوە لە پێناوی بەکارهێنانیانە بۆ سێکس کە ئەمە خۆی لە خۆیە هیچ یاسا و ڕێسا و بۆچوونێکی جیهانی و مرۆڤایەتی ڕێگای پێنایە. ئەنجا باشە پرسیارەکە لێرایە ئەوەیە ئەگەر ژنانێکە بۆ پشگیری ئەو ژنانە چوون بۆ پشگیری ئەو دایکاناوە ئەو خوشکانە چوون کە سەبی کراون کە ڕزگاریان بۆ لە ژێردەستی داعش دوای سەبیکردنیان دوای کڕین و فرۆشتنیان یاخود کە جەرگیان سوتاوە بۆ ئەوەی زامەکانیان کەم بێتەوە تەنیا دڵخۆشیان بکرێ پرسیارەکە لێرەیە وەگوتم ئەوەیە ئەم ژنانە بیان گرین بڵین شتێکی خراپتان کردووە بە چی یاسا و ڕێسایەک پاشۆش ڕای گشتی لە ئێستاە ئەو پرسیارەی هەیە لە نێوان ناوچەیەک و ناوچەیەکی تری بەشێکی کوردستانە ئەکرێت من نەتوانم هاتوو چۆ بکەم ئەگەر چالاکوانێکم ڕەخنەم لە تۆ گرتووە ئەتوانی نامەیەکم بۆ بنێری بە شێوەیەکی شارستانی پێم بڵێ ئیتر تۆ بۆت نییە بیکە ئەو شوێنە ئەگەر کەسێکی سیاسیم ئەتوانی بە پێی یاسا و ڕێسا و یاسای ئەو ناوچەیە پێم بڵێ ئەوە حکمی مەحکەمەیە بەڵام من بۆ سەردانی هەر بە عورف و عاداتی کوردی و کللتوری خۆشمان من بۆ سەردانی پرسەی یاخود دڵانەوەی کۆمەڵێ ژنی کەس مردووی بەسەبی کراوی فرۆشراوی مامەڵە بازرگانیەتی کراو هاتبم وە لە ڕێگایە دەستگیر بکرێم و دواتر کەیسی سیاسیشم بۆ دروست بکرێت ڕاستی تاوانە بەڕاستی بۆ چوونێکی نامرۆڤانەیە و ناسیاسەنەشە من نازام حکمت لە گرتنی سێ چالاکوان چییە کە بۆ تەعزیەیەک بۆ پرسەیەک چون بە سادەترین شێوە ئەنجا ئەم کەیسەش بەڕاستی بەڕای من بێدەنگی لەسەر کراوە وەکو پێویست تەنیا ئەم چاوپێکەوتنانە یاخود هاتنە سەرجادە بۆ سەعاتێ 2 سەعات مافی خۆی نایەتێ ئەکرێ ئێمە لێرەوە کەسانی زمان زانمان و کەسانی چالاکوانی پتەومان دەنگ بۆ لایەنەکانی جیهان بەرزکەینەوە بۆ نەتەوەیە گرتوەکان بۆ مافی مرۆڤ بۆ دەستگاکانی خاچی سووری نێودەوڵەتی بڵین ئەگەر بەڕاستی ئێوە مرۆڤ دۆست و مرۆڤ پەرستن وەرنە سەرخەت لەگەڵ ئێمە ژنانێکی ئەم نەتەوەیە کە پشگیری لە هاو ڕەگەزەکانی خۆیانەکەن لە پرسە کۆمەڵایەتی و نیشتیمانی و ناتەن دروست و پڕ ئازارەکانە دەستگیرەکرێن ئەگەر لایانی سیاسیان خوێنراوەتەوە بابرێنەوە دەست حیزبەکانیان معاقبە بکرێن یاخۆت لێپرسینەوان لێ بکرێ ئەگەر لایانی شارستانیەتی و هەڵسو کەوتیانە ئەتوانن نامە بۆ خۆیان وەگوتم بنێرن و ئەگەر
پێگەیەکی جۆگرافیشیان کردووە ئێمە تا ئێستا ئاگادار نین کە خەڵکی سلێمانی ئەتوانێت بچێتە هەولێر و خەڵکی هەولێر ئەتوانێت بێتە سلێمانی دهۆک ئەتوانێت بێتە سلێمانی و سلێمانی بێتە دهۆک ئاگادار نەکراوینەتەوە ئەگەر ئەوانە هەیە بەڕسمی پێمان بڵین چکام وایە ئەمانیش نەخرێنە پاڵکەیسی ڕۆژنامە نووسەکانی دهۆک چکا بەڕاستی تا ئێستاژە و کەیسا ئێمە پێی نەگەشتوین بە ئەنجام ڕاستەوە بابەتێکی ترا بەڵام ئەویش ئاوا بەسەرەتا بەداخەوە مۆدیلێکی ناشرینە لە کوردستانە ئێستا کۆمەڵێک کەسی ڕۆشنبیر و چالاکوان و قەڵم بەدەست و نووسەر ئەگیرێت و دا ئەنرێت و دوای ماوەیەک بە بیانی کەیسی سیخوڕی یاخود کەیسی لادان یاخود کەیسی جیاوازی فکری ئەم کەسە بە تەواوەتی ئەپوکێنرێتەوە ئازار دەرێەوە خۆی و خێزانی خرێتە ژێر لێپرسینەوە هیوادارم هەموو دەنی ژنێکی بەتوانا و ڕازگۆ لەگەڵ بابەت و مەسەلەکەی خۆیە لێرەیە بێدەنگ نەبێت ئەو هیوادارم ئێمە لە چوارچێوەی چالاکیە لۆکاڵیەکانمانە نەمێنینەوە بەڵکو ئەم هەوڵانەمان بە هەموو شێوەیە وابزانم کەم نینە و کەسانی کە زمانزان و کۆنتاکتیان هەیە بخەینە ناو چوارچێوەی مەحفەلە دەوڵیەکانەوانێ شنگالی کوردستانی من و تۆ ئەو ناوچە جۆگرافیەیە کە نەمانزانی لە شەو ڕۆژێکات چی بۆ ئەوی تیاڕوویە بەڕاستی ئەوەی ئێمە بینیمان ئەو پارچەیە داگیر کرا و هەموو کەسێ وتی من نەبوو ئەوتی ئەو چۆڵی کردو ئەوتی ئەو چۆڵی کردو زائی دەنەوەی کە لە ڕاگەیاندنەکانە بەداخەوە ترشخوێیەکی پێوەکرا ببوورە بۆ ئەم دەستەواژەیە شتەکە کرا بە کەیسێکی ئەلامی نەدیار تا ئێستاش کەس نازانێت لە شنگالات چی ڕوویە بۆ ڕادەیە فەرامۆش کرا لەبەرەوە یەکێکە لە پرسە نیشتیمانیەکان کە بەداخەوە ئێستا ئێمە زۆر پرسی نیشتیمانیمان هەیە کە ئێمال کراوە ئێمە ئێستا پرسێکی پرسە نیشتیمانی زۆر گرنگەکان بەداخەوە بۆ تاکی کورد لەم باشووری کوردستانە ئەو پرسانی کە سوناش ببوورە شوناس و مانەوەی تۆ وەک مرۆڤێک ئەهێڵێتەوە زۆربیان فەرامۆش کراون کەرکووکیش وایە کەرکووکیش مافی خۆی نەیراوەتی هەر شنگال نییە ئێمە ئەوەی شەڕی پێگە و خەونە سەیرە سیاسیەکانی خۆمانەکەین ئەوە شەڕی بوون و شوناسی نەتەوەی و مانەوەی خۆمان ناکەین یعنی ئەمەوە بڵێم هەر ناوچەیەکی جوگرافی لە کوردستانی تۆ پەلاماری بۆ بێت شەڕێکی هاکەزایی لە بەرمانەوەی لایەنێکی سیاسی تیا ئەکرێ بەڵام وەکو پاراستنی وەکو بەشێکی جوگرافی و بەشێکی نەتەوی ئەو دیفاعی لێ ناکرێ یعنی فەرامۆشەکرێ کاتی سیاسیەکانمان بەداخەوە کاتیەوەیان نییە کە دیفاع لە بوون و شوناسی نەتەوەی و مانەوەی خۆمان وەکو نەتەوەی کورد بکەن هەل لە ئەوەڵەوە کە چوونە ئەوێ ئەوتی تۆ بەجێهێشت ئەوتی تۆ بەجێهێشت ئێمە لەو ناوەیە وەکو تاکێک نازانین لەوێت شڕیاوە لەسەر زاری شنگالەکان خۆیانەوە ئەبێ ئەو مێژوە بنووسرێتەوانێ ڕژێمی تورکیا یاخود دەوڵەتی تورکیا نەک وەکو هاوڵاتی تورکی نەک وەکو تاکی تورکی بەڵام ڕژێمی تورکیا دەوڵەتی تورکیا یەکێکە لەو دەوڵەتە ئیقلیمیانەی کە هەرگیز چاوی بە ئەزمموی کووردا هەڵ نەهاتووە و نایە کاتێکە زانی لە ناو خۆیە کاتێکە زانی لە ناو خۆی خۆیان گوتا ئەم دەقەیەشی لەسەر بێ کوردەکانی خۆی بۆ دابین ناکرێەوە دەسەڵاتی بەسەریانانە گواستیەوانێ بۆ کوێ بۆ لای ئێمە ئەنجا ئێمەش بوونی ئەو ئەزمونە کە تازەیە لە ناو خۆمانە وەکو شۆڕشەکەی کە هەمیشە وتراوە ئێمە شۆڕشەکەمان تازەیە و ئەم چەند ساڵی کە تیایەن بوون و مقاومات یاخود بنەماکانی شۆڕشێکی تەواوی بەخۆیەوە هەڵمەگرتووە سیاسەتێکی ناکامڵە بۆشایی یەک دروست بووە ئەم بۆشاییە بۆ لێدانی نەتەوەی کورد ئاگادار بە شابی تورکیانە میلەتەکەنا بەڵام دەسەڵاتی تورکی ئەو بۆشایی وەکو کارتێک بەکارهێنا بۆ تەداخلاتی ناو هەرێمی بۆ ناو هەرێمی کوردستان ئەزانی ئێمە ئێستا گەورەترین سامانمان کە هەمانە نەوتە ئەزانی ئەو سامانە نەوتی کە هەمانە کە پشت و پەنای ئێمەیە ئەگەر بە شێوەیەکی باش بتوانین بەکاری بێنین خەونی دروستبوونی دەوڵەتێک لێرەوە لەم باشوورەوە دەست پێکە یەکەم کەس کە دەستی بەسەرا گرتووە و بازرگانی پێوەکە تورکیایە چکە ئەزانی ئەم ناوچەیە ئەگەر ئازادی تیا بەرپا ببێ ئەوانی تر ئەگرێتە خۆی و هەر ئەویش نییە هەموو ئەو دەوڵەتە ئیقلیمیانەی کە شوناسی کوردبوونی کوردی اعتراف پێ ناکەن هەوڵێن بچنە ناو بۆشاییەکانی تۆوە بەڵێ
بەڵێ تەداخلی تورکیا لەو ناوچانش هەیە و نەکەر ئەوەش خەباتی چالاکوانە کوردەکانی ئێمە زۆر جار لەوانەیە ئەمە زۆر گەورەش بێکە ئەوترێ بەسکە لە ڕاگەیاندنی نێودەوڵەتیەکانە ئەی خوێنیتەوە لە کەناڵ ئەژنەبیەکانە ئەی خوێنیتەوە چالاکوانە کوردەکانی ناوچەکانی تریا ئەوانەی خۆمان کە لەم هەرێمە ئەگیرێن ئەبەخشرێنەوە بەکێ یاخود کێ داوایانەکە دەوڵەتە ئیقلیمیەکان چالاکوانەکانی کوردی بەشەکانی تر کە لێرە تیرۆگرەکرێن کێ ئەیانکە دەستگاکانی زانیاری بەخش و هەواڵگری دەوڵەتە ئیقلیمیەکانی تر کەواتە بۆ شایی نێوان خۆمان و یەک نەگرتنەوەمان یاخود سەرقاڵبوونمان بە هەنێ مەسەلەی سیاسی ترەوە کە لەوانەیە بەداخەوە لاوەکی بێ وا لەو دەوڵەتە ئیقلیمیانەکە کە یەکێکیان بەداخەوە دەسەڵاتی تورکیایە مداخەلە و دەستخستنە ناو کاروباری ئێمە بکات دواتریش ئاکامەکانی تا سەرجادەکانیشمانە ئەگات وامان لێیە کە هەموو شتێکمان لەژێر دەخالەت و لەژێر چاودێری تورکیا بێ.